لە بیدایەتی خولین پلەکانی کورسانە باقا دێمە یەک دوو یاریمان کرد لەناو یاریگای خۆمانە نەماتوانی سەرکەوتوو بین بەڵام لە یاریەکانی کە داتوانیمان بەرنامەیەک و سیستەمێکی نوێدانین بۆ یانەکەمان یاریەکانی تر لە دەرو یاریگای خۆمان یەک دوو یاریمان تعادل بەڵام ناو یاریگای خۆمان سەرکەوتوو بین بەڕاستی ئەمڕۆ بە قورسترین یاریمان کرد لە خولی پلەکانی کورسانە لەگەڵ یانەی ڕزگاریە نانی بیدایەتی یاریمە توانیمان گۆڵێ بکەین لە گێمی دۆمان بە حەقەت لە ساحەی خۆمان نابین زۆریش تۆپیانی ناوە سەر گۆڵێمە بەڵام سوپاس بەخۆ یاریزانەکان ئێمە جوود و ماندووبوونێکی زیاتری ئەنکە لە ڕێگەیەکی دوور هاتین کە 10 سەعات لە ڕێگا بین بەڕاستی زۆر ماندوو یاریزانەکان ماندووبوونیشان پێ دیار بوو بەڵام ئەم یارەیە وەک ئێمە بۆنی وەک نیهایی وابوو سوپاس بەخوا توانیمان ئینشاءالله بتوانین سەرکەوین بە خولی ناوی کورسان بەڵێ ئێمە ئەگەر لە منافەسە مابین ئینشاءالله جوودی ماندووبوونی خۆمانە خەینە گەر بەڵام تەسەورەکەم نەختێ مەحاڵە لەبەرەوەی یانەی هەڵوە پێشمان کەوتن یاریگەیانش لە ئێمە کەمترە و یانەی کۆیەش هەروەها ئێمە دوو یاریمان ماوە کۆیە و هەڵۆکی سێ یاریان ماوە نەتیجە یاریەکانی تریش نازانم بەڵام ئەم سێ خاڵە بۆ ئێمە زۆر گرنگ بوو لە دەستماندا لە ناو یاریگای خۆمان یەکەم یاریش لە ناو یاریگای خۆمانە بدۆڕین و لە ئەنجام یاریگەش ئێمە وەکو ئەدای یاریگەش ئێمە باش بووین بەڵام ئیستیغلالی فرسەتمان نەکرد